بعد يعني لەلایەکی ترەوە ئەمریکا بۆ نەوەستاوە مەسەلەن چەندین بنکەی سەربازی زۆری هەیە ینی لە وڵاتە جیاوازەکان ئەم بنکانە چەندێکن لەکوێ هەن و کوێیان پێ کۆنتترۆل دەکرێن بنکە سەربازیان. ئەگەر باسی بنکەی سەربازی ئەمریکا بکەین لە هەموو جیهانە لە دەریا و لە جیاسرینەکانم پێ بڵێت دیاری ترەکانەوە ئەڵێ دەست پێ بکەین لە یابانەوە ئەلێوێنانەوە تایبەتی لە جیزیرەی ئۆکیناوە زۆر بەهێزن لە ناو یابان و لە جەزیرەی گوام لە فلیپین زۆر بەهێزن ئەمانە دانراوە بەرامبەر بە چین و لە یابانیش بەرامبەر بە رووسیا لەبەر دەریای بارنس چونکە چەند جەزیرەیە ئێستش بەدەست رووسەوەی یابان داوایە کاتن بیتەوە سەر دەریای هندی بڵێن خواروی شب جەزیرەی عارەب لێوێنانە هەرچەنە قاعدەکە خۆی ڕاست بەریتانیا بەس ئەمریکا بەکاری دێنێتن دیوگۆ گارسیا ئەوی کۆنتترۆل کردووە ئەجا دەیتە قەتەر قاعدەی عدێدی قەتەری ئەمە خەلیج بەرامبەر بە ئێران و ئەوانەی کۆنتترۆل کردووە دەیتە قاعدەی ئەنجەرلیک عێراق و دەریای ڕەش و دەریای سپی لەو ناوە کۆنتترۆل کردووە جگەلەوە لە ئیسپانیا لە ئەڵمانیا لە فرانکفۆرت لە میداوای باخچەی پشتەوەی ئەمریکای تەواو پاراستووە لە بێڕێل هاربەر و میدەوەی هانۆنە و لەم ناوچانە هیچ هێزێ لە باخچەی پشتەوەی ئەمریکا ناتوانێت بۆی بڕوە جگەلەوە ئەو خۆی لە ناو تورکیا و لە ئەلاسکا و لە ناو ئەمریکا ستەمێکی ڕاداراتی داناوە هەموو جیهانە بینێتن کۆنتترۆلیەکاتن ئەم هێزانەشی دابش کردووە لەم شۆنانە واتە هەمووی کۆنتترۆل کردو هەمووی لە بندەسێتی هەر حرەکەتێ بکرێتن ئەو دەست بەجێ ئەتوانێت چارەسەری بکاتن و بکەوێتە شەڕ لەو ناوچانە.